کۆمەڵێک خانمی دەستڕەنگینن پێشەنگایەکیان کردووەتەوە بە مەبەستی زیاتر ناساندنی کاری دەستی خانمان و ساختکردنەوەی بەرهەمی ئەو خانمانەی کە لە ماڵەوە سەرقاڵی کاری دەستی و چنینن. سەرپەرشتیاری پێشەنگاکەش بە نیگەرانیەوە باس لەوە دەکات وەکو پێویست گرنگی نادرێ با توانا و لێهاتووی کاری دەستی خانمان دەشڵێت خۆیان خۆبەخشانە لەو جۆرە پێشەنگایانە دەکەنەوە و هیچ ڕێکخرا و لایەنێک هاوکاری نەکردوون. کەرکەسە مەبەستی بێ بیرۆکەکان عرض کراوە خۆی لە هەموو دنیا بیرۆکە خۆی پارە دەکات یعنی دەوڵەمەندەکان دەیکردن دەیکەنە بزنس بەڵام لێرە بیرۆکەکە عرض کراوە تەنها کەسێکی دەوێت ئەو فکرەیە کۆ بکاتەوە بۆ نمونە مۆڵێکی بۆ دروست دەکەم بازارێکی بۆ دروست دەکەم کارگەیەکی دروست دەکەم هەم تۆ هەلی کارێکە دەیڕەخسێنی کەسەکان دیارن کۆمەڵێک کەس دەخیتە سەر ئیش جگە لەوەش ئەو کەسە خۆشی ئیسفادەیەک دەکات بەڵام تا ئێستا نە کەسێکی حیزبی نەڕێکخراوێ هیچ کەسێک یعنی نەهاتۆ بەدەم ئەو هەموو هێز و توانایی کە لێرە عرض کراوە ئەو هەموو قووەی تێیە هەموو تەلەڤیزیۆن کۆی لێیە هەموو فکری جوانتریشی پێیە ئێستا ئەوەی کە دەیبینی هەموو توانایەکی کەمی مادی خۆیان نەکردوێتی کە کەسێک بێت بەس بێنێتە پێش بڵێ من بیرۆکەکان و فکرەکان کۆ دەکەم ویان شوێنتان بۆ دابین دەکەم کەلوپەلت بۆ دابین دەکەم لەوانەیە شتێکی وانە جوانی لێ دەرچێ هەر لە عالەمان نەکراوێ لەوانەیە بەڕاندێکی ئەکسسواراتکەی زۆر بەناوبانگتر بێ لەوانەیە ئێستا خەڵک دەچێت لە تورکیا و لە ئێرانەوە دەیهێنێ. خانمانی دەستڕەنگین لە ڕانیە دەڵێن ئەوان توانایەکی زۆریان هەیە لە کاری دەستی و چنیندا بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە سوود لەو توانا و لێهاتوویەیان وەربگیرێت و وەکو پێویست گرنگیان پێ نادرێ. من بە هانوهەندێز بەشداریم کردووە ئیشی جوانکاری ناوماڵ دەکەم دا لەلایەنێکی پەیوەندیدار دەکەین کە بتوانێت هاوکاری ئەم خاتونە دەستڕەنگینانە بکەن بۆ ئەوەی ئیشەکانیان گەورە بکەن و بتوان بازاڕێک تایبەت بە ئافرەتان بکرێتەوە. خانمان توانە و بەهرەیەکی زۆریان هەیە بەڵام نەتواندراوە سوود لەو بەهرە و فکرێ خانمان ببیندرێ. خانمان زۆر دەستڕەنگینن دەتوانن هەموو کارێکی بکەن بەس هیچ شوێنێکیان بۆ دابین نەکراوە بەڕاستی هیچ کەسێک بەهانایانەوە نایە جێکیان بۆ دابنکە گرنگیان پێ بدرێ هیچ گرنگێکمان پێ نەدراوە چونکە هەموو ئافرەتێک دەستڕەنگینی هەیە تەنیا شاراوەیە و بۆ ئەوە یعنی پاڵپشتی دەوێت بۆیە لایەنی پەیوەندیدار زۆر زەڕوڕە بێتە سەرخەت و ینی یارمەتی ئافرەتەکان بدرێ بۆ ئەو هێز و توانای کە هەیەی پێشانی دەوروبەری بدات. لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری خانمان لە ماڵەوە سەرقاڵی کاری دەستی و چنینن بەشی زۆریشیان بە مەبەستی پەیداکردنی بژێوی ڕۆژانەیە بەڵام وەکو خۆیان باسی دەکەن لەلایەن لا ناپەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانەوە وەکو پێویست گرنگیان پێ نەدراوە و بۆ ناساندن و بە بازارکردنی کارەکانیان. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.